خوشکوبرانی خۆشەویستمم کاتتان باش. من عەبدوڵڵا جەمال سەگرمم. خۆشحاڵم ئەمڕۆم کردنەوەتان دەربارەی دوا بەرهەمم پێشکەش دەکەم کە 12 پارچە موزیکی کورتە بۆ دوو ئامێری ڤایۆلینەوە بە تایبەتی بۆ خوێندکارانم نووسیوە. لە ماوەی نزیکەی 2 ساڵدا نووسیومە، 2014 بۆ 2016. بەڵام لە ڕاستیدا لەم چەند مانگەی ڕابردوودا کە ماوەی خۆپارێزی بوو لە ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوە بووم، توانیم تۆماریان بکەم. پاشان لەگەڵ هاوسەرم کۆمەڵە کلیپی بچکۆلەی جوانمان بۆ دروست کردوون. هیوادارم بەدڵی هەمووان بێت. کاتی هەر پارچەیەک خولەکێک بۆ 2 خولەک و نێو دەخایەنێت و کۆی هەمویان پێکەوە نزیکەی 20 خولەکێکە. ئاستی پارچەکان بۆ خوێندکارانە دەگونجێت کە قۆناغی سەرەتایی ژێنینی ڤایۆلینیان بڕیوە و لە قۆناغەکانی ناوەند یان بەرزدان. گەر ئاستی ئەم پارچانە بە قۆناغەکانی خوێندنی ڤایۆلین لە قوتابخانەی ڕۆیڵی بەریتانی بەراورد بکرێت، ئەوە دەشێت بوترێت کە ئەم پارچانەم بۆ ئەو خوێندکارانە دەگونجێت کە ئاستی پێنجەمیان بڕیوە، واتە بۆ خوێندکارانی قۆناغەکانی 6ەم تا 8ەم باشە، یان بۆ ژەنیاری پیشەمەند پرۆفیشناڵ. بێگومان خوێندکارانی قۆناغە بەرزەکان لە زانکۆکان و پەیمانگاکانی موزیک لە عێراق بەگشتی و لە کوردستان بە تایبەتی سوودی لێ دەبینن. لێرەدا مەبەستم لە کوردستانەوەیە پارچەکانم بە شێوەیەکی گشتی لە ئاواز و ڕیتم و مەقامەکانی موزیکی کوردی دروست کردووە. بەڵام دەشێت هەموو موزیک دانەران و هونەرمەندان، هەموو خۆشەویستانی موزیکی کلاسیکی واستبەرز سوودی لێ ببینن، ئیدی هەر کەسێک بن و لە هەر کوێیەک بن. دەشێت ئەم پارچانە لەلایەنەوە خوێندکارانەوە بژەنرێن کە دەیانێت موزیکی خۆماڵی کلاسیکی لە نێوان بەرنامەکانی موزیکی کلاسیکی ئەوروپی و جیهانیدا بژێنن. ئەمەش بە مەبەستی بەخشینی مۆرکی جوانتر بە کۆنسەرتەکان. هەروەها دەشێت ئەم پارچانە وەک سەرچاوەیەکی زانستی و نمونەیەکی باش بۆ موزیکی کلاسیکی کوردی لەلایەن توێژەران و موزیکدانەرانەوە بەکاربهێنرێن. بەپێی زانیاریم ئەمە یەکەم جارە لە کوردستان و لە عێراقدا کە موزیکی دوێت بۆ 2 ئامێری ڤایۆلین بنووسرێت. لە کاتێکدا کە سەدان و هەزاران خوێندکاری ئامێری ڤایۆلین لە پەیمانگاکان و کۆلیجەکاندا هەبوون، یان هێشتا دەیان خوێندکاری ئامێری ڤایۆلین هەن و هیچ سەرچاوەیەکی خۆماڵیان نییە کە بۆ دوێتی ڤایۆلین نووسرابێت. گشت ئەو کتێب و سەرچاوانەی کە ئێستا لە خوێندنگەکانە بۆ ڤایۆلین بەردەستن و بەکاردەهێنرێن ئەوروپین، کوردی یان عێراقی نین. پێکهاتی سەرەکی لە دانانی پارچەکاندا کۆمەڵێک ئاواز و ڕیتم و مەقامی کوردین، وەک گۆرانی وەرە قوربانی، گۆرانی بێژی نەمر، حەسەن زیرەک کە لە هەموو کوردستاندا ناسراوە.
یان وەک مەقامی ئەڵاوێسی کە لە شاری کەرکووک و ناوچەی گەرمیان بە گشتی بەناوبانگە. یان وەک ڕیتمی هەڵپەڕچەی سێپێیی کە لە شاری سلێمانی ناسراوە. فۆرمی پارچەکان سادەن و بە شێوەیەکی گشتی لە 2 بەش یان 3 بەش پێکاتون، باینەری یان تێنەری فۆرم. لە هەر بەشێکدا کەرەسەی سەربەخۆ و جیاواز بەکارهێنراون. بۆ نمونە گەر تیمپۆ و پێکهاتەی بەشێک خێرا و ورد بێت، ئەوە تیمپۆ و پێکهاتی بەشی دوای ئەو خاو و درێژە. لە کاتی نووسینی پارچەکاندا زۆر هەوڵمداوە زۆرترین کەرەسەی موزیکی خۆماڵی بەکاربێنم و شێواز و مارکەکانیشیان پارێزم. هەرچەنە لەگەڵ ئەمەشدا زۆر هەوڵمداوە زمانی هاوچەرخی موزیکدانان بەکاربێنم کە مۆرکی سەرەکی موزیکدانانی ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا. لەبەرەوە باش لەوە تێدەگەم کە ئەم بابەتە لەوانەیە کۆمەڵی کێشە لە بەردەم بیسەری یاساییدا دروست بکات، بە تایبەتی ئەوانەی کە وەک پێویست ئاگایان لە زمانی موزیکدانانی سەدەی 20ەم و 21ەم نییە. سەبارەت بە زمانی بەکارهێنراوی هارمۆنی لە 12 دوێتەکەدا، لە ڕاستیدا سیستەمێکی تایبەت بە خۆمم بەکارهێناوە کە لە ئایندەیەکی نزیکدا لە کتێبێکی تایبەتدا باسی دەکەم و وڵاوی دەکەمەوە بۆ ئەوی بۆ هەمووان بەردەست بێت. بەڵام لێرەدا زۆر بە کورتی دەتوانم بڵام کە بە هیچ شێوەیەک کۆردەکانی مەیجەر و ماینەرم لە دانانی پارچەکاندا بەکار نێناوە. لەوەش زیاتر میانەکانی دووەم یان حەوتەمم بە شێوەی شاقۆڵی زۆر بەکارهێناوە کە چۆنێتی چارەسەرکردنیان لە موزیکی کوردی و گەلانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئاسان نییە و گەلێک سەختە. لە ڕووی ڕیتمەوە پارچەکان بە ڕیتمی جۆراوجۆر زۆر دەوڵەمەندن و هەریەک لە ئامێرەکان ڕۆڵی سربەخۆ و هاوسەنگیان هەیە.
هەر ئامێرێک ڕۆڵی تەواوی خۆی وەردەگرێت. بۆ نمونە هەندێک جار میلۆدی سەرەکی، هەندێک جاری دی بەشی یاوەریکردن یان تەواوکەری پێکهاتەکانی ئامێرەکەی دی دەبێت. لەگەڵ ئەمانەشدا لە زۆر کاتدا فرەڕیتمی واتە پۆلیڕیتم یان کێشی چاوەڕوان نەکراو زۆر بەکارهێنراون. لەبەرەوە دەشێت بوترێت کە بۆ هەر باڕێک کێشێکی تایبەت هەیە. لە ڕاستیدا بە جۆرێک پارچەکانم نووسیوە کە خۆم بتوانم بیانژەم و تۆماریشیان بکەم. بۆ گەلێک جار نۆتەکانم گۆڕیوە و سەر لە نوێ نووسیومەتەوە بۆ ئەوی لەگەڵ توانای جوڵەی پەنجەکانم و ئاستی بەجێهێنانی خۆمدا بگونجێت. گەر توانای مادیان بودجەیەکی تایبەتیم بۆ ئەم کارە هەبوایە بۆ ئەوەی ژەنیاری پرۆفیشنەڵی بۆ دابێنکەم، ئەوە دەمتوانی زۆر باشتر کارەکە بنووسم. بۆیە ئامۆژگاری خوێندکارەکان و موزیکدانەرانی دی دەکەم کە موزیکەکانیان بە پێی ئاستی فراوانی مێشک و بیرکردنەوەیان بنووسن، نەک بە پێی توانای سنوورداری بەجێهێنانی خۆیان یان توانای جوڵەی پەنجەکانیان لەسەر ئامێرەکەیان. بۆ هەریەکێک لە پارچەکان دوو شێوە کلیپی ڤیدیۆیمان بۆ دروست کردووە. یەکەم نۆتەکان و سکۆری کارەکە پێشکەش دەکات کە بۆ خوێندکاران و موزیکدانەران زۆر گرنگ و بەسوودە. دووەم کۆمەڵێک گرتە و دیمەنی تایبەتی سروشتی کوردستان پێشکەش دەکات کە بە کامێرای هونەرمەندی خۆشەویست کاک شێرزاد هیرانی چرکێنراون. هەروەها لە هەر ڤیدیۆیەکدا کۆمەڵێک دیمەنی وەرزی زستان و بەفر کۆمەڵێکی وەرزی بەهار دیمەنی هەندێک لادێ و شارۆچکە پاشان دیمەنی کۆمەڵێک کەسایەتی ناوچەکان و چەند نمونەیەک لە کارەکانی ژیانی ڕۆژانەیان پێشکەش دەکات. زۆر سپاسی هاوسەرم شەیمای سینتەها دەکەم کە لە دروستکردنی کلیپەکاندا زۆر ماندوو بوو لەگەڵم. هەروەها لە دڵەوە سپاسی برای خۆشەویست کاک شێرزاد هیرانی دەکەم کە خۆبەخشانە
سەدان فۆتۆی نایاب بوو نازداری دیمەنی کوردستانی بۆ ناردم کە لە کلیپەکاندا بەکارمان هێنا. لە کۆتاییدا زۆر خۆشحاڵم کە ئەم کارم بۆ خوێندکارەکانم و خۆشەویستانی موزیکی کلاسیک بەرهەمهێناوە، هەر کەسێک بن و لە هەر کوێیەک بن. هیوادارم بەسوود بێت و هیوای خۆشی و کامەرانی بۆ هەمووان دەخوازم. براتان عەبدوڵڵا.